لا تەوەریەکەمی بەڕێوەی بانی باش کوردستاندا کە بابەتێکی زۆر گرنگە و تایبەت بۆ خوێندکاران لە نێو خوێندنگاکاندا چۆن وا بکرێت کە خوێندنگە لای خوێندکاران خۆشەویست بکرێت شێوازەکان چین تا چەند گرنگە کار و چالێکی و بابەتە جۆر بە جۆرەکاندا هەبێت بێگومان ئەمە گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین کە ئەمڕۆ مامۆستا عەتا حکمەت کە بەڕێوەبەری قوتابخانەی یاڵان کۆس لە سۆدیۆ ئامادەیە و پرسیاری زیاتری ئارەزە دەکەین و ئەم بابەتە ورتر باسی لەوە دەکەین. بانی باش مامۆستا خێربێ. زۆر سوپاس. بەخێرات مامۆستا. باشە ئێمە بێگومان لە مای چەند ڕۆژی ڕابردوودا راپۆرتێکمان بینی کە هەر لە NRT ئەنجام درابوو سەبارەت بە خوێندنگاکەیەوە چەندین چالاکی جۆر بۆ جۆر چەندی چالاکی جوان کە ئەنجام درابوو لەنێو ئەم خوێندنگایە. ئێمە سەرتا باسێک لە ئەزمموی ئەم خوێندنگایە و هەروەها چۆنێتی ئەم ئەنجامدانی بکارەمان بۆ بکەیت. زۆر سوپاسانەکەم سوپاس بۆ راپۆرتەکەشتان. دەستان خۆش بێت بەڕاستی پەروەردە کاری هەمومانەکە ئیشی تیا بکەین. دایک و باوک و مامۆساکان و تەلەڤیزۆن و ڕاگەیاندەکان کاری تا بکەن دەستان خۆش بە پێشەشی. وەڵاهی پێویستەکە ئێمە ئیشی سیستمی پەروەردە ئەوەیە کە مناڵێک پەروەردەکە هەر لە باخچی ساوان و تا زانکۆ کە ئامادەیەکی بۆ ناو کۆمەلگا بە شێوازێکی ئەرێنی تاشێکی تەندروست بێ پەروەردەکارێکی باش بێ. ئێمەش بوو ئەمە چەندین چالاکی و فێرکاری و فێربوونمان گرتووەتە بەر بووی کە ژینگی یەکە سەرەتا ژینگی قوتابخانەکەمان ڕەخساندووە بە شێوازێکێکە بۆی کە قوتابیەکان باش بن چەند چالاکێکمان بۆ ئامادەکردنووەکو پۆلیسی هاتوچووە. ئەمە بۆچی بۆ نمونە بۆی کە ڕێزی لە یاسا بگرن ڕێز لەوانە بگرن کە پیادەن وە شۆفێرن بۆمان ئامادەکردون. دواتر تەندروستی قوتابیەکان پۆشاکەکانمان بۆ ئامادەکردون چ پۆشاکێ لە بەرکە چ جلێک لە بەرکات ڕۆژانە دانیانە شۆن هەم قوتابیێک لەسەر ئەو دانشتعاف و مامۆستاش قساکە گەر هاوکارانم ئەمێنەمان بۆ بگوازنەوە مناڵان هەمویان لە دەستشۆری قوتابخانەکە وەستاون دانیان نەشۆن. هەر قوتابیەک فڵچە و ماجوونی خۆی هەیە و تایبەتە بەخۆی ڕێنمایەکانی دانشۆریان پێدەڵێن و پزیشکی تایبەتمان بانگێش کردووە کە چۆن چۆنی دانیان بشۆن بەچی شێوازی دانیان بشۆن. ئەو وێنەیە تابیت لەوە دەکات کە لە قوتابخانەکە جێبەجێ دەگەن چونکە ئەگەر ئێمە قوتابێکی تەندروستمان نەبێ ناتوانین ئاسی زانستیان بەرزکەینەوە ڕەنگە بە بۆنی کێشەی دانیانەوە چەند ڕۆژێک لە قوتابخانە دوا بکەون ئەمەش ئاسی زانستی دادەبەزێت. بەس ئەوە کاریگەریکی زۆر باشی هەیە. خاڵێکی تر کە ئێمە ئیشمان لەسەر کردووە هۆشیاری یاساییە لە وێنەکانی شاتایەتی هۆشیاری یاساییە. پۆشاکانمان بۆ ئامادەکردوون پۆشاکی پارێزەر داواکاری گشتی دادگاکان بۆی کە قوتابیەکان ئاشنا بن بە دادگا ئەگەر کێشەیەکیان هەبوو مشکلیشان هەبوو پەنابەرنە بەر دادگاکان لەوێ چارەسەری بکەن. زۆر باشە. مامۆستا من ئەمەیە بزانم کە سوکاری خوێندکارەکان تا چەنێ هاوکاری ئێوەن بۆ نمونە ئەم چالاکیانە بۆ ئێوە ئەنجام بدرێت بۆ خوێندکاران ئەنجام بدرێت تا چەنێ خێزانەکان پاڵپشتی ئێوە پاڵپشتی خوێندکارەکان دەکەن. وەڵاهی زۆریان پێخۆشە زۆر هاوکارمانن خاڵێکی زۆر بەهێز دوورژان پەیوەندی نێوان خێزان و قوتابخانە زۆر گرنگە کاری لەسەر بکرێت. ئێمە هەر بە تایبەتی دەفتەرێکشمان دروست کردووە لەبەر و ئێمەژینگی ئێمە لە گوندەکانایە زۆر ڤایبەر و واتسابەوانە ناتوانین ئەو پەیوەندی دروستکەین دەفتەرێکی پەیوەندیمان دروست کردو بۆ پەیوەندی لەگەڵ مامۆسا و کەسوکارەکانیانە بۆ ئەمەش زۆر دڵخۆشن زۆر هەماهەنگن لەگەڵمانە. باشە ئەوی مامۆستا لەم وێنەیە سەرنجبینی ڕاکێشە کە لێرە خوێندکارەکان هەر لە تەمەنێکی کەمەوە فێری هاوکاری کەسانی دیکە دەکرێن. ئێوە لێرە بۆکسێکتان ئامادە کردووە بۆی خوێندکاران لێرەدا چەند هەرکەسە بە پێیتوانێت خۆی بڕەمادەیە یاخو پارێک دابدرێت بۆی هاوکاری کەسانی دیکە ئەمە باسی ئۆشمان بۆ پێمان وەڵاهی لە ڕاستیدا ئەوە ئێمە چی بکەین تاشێکی وامان بۆ دروست ببێت کە وەکو لە داهاتوودا بڵین لە کۆمەلگادا بەخشندە بێت بەخشەر بێت. ئەگەر چۆن بۆ بابەتە زانستیەکان و بابەتەکانی تر ئێمە ڕاهێنانیان پێ دەکەین ئەبێت بۆ دروستبوونی کەسایەتیشیان ڕاهێنانیان پێ بکەین. ئەوە تابی لەوە دەکە هەل لە مناڵی و ڕایان دەهێرین بەپی وەرزەکان 250 دینار بکەنە سنووخەوە کە گەورە بوو سپێن ئەتوانێت نەخۆشخانەیەکمان بۆ دروستکات بۆ نمونە پردێ دروستکات وڵاتێک ئاوەدان کاتەوە بەڵام ئەگە تۆ ڕاهێنانی پێ نەکەیت ئەو ناتوانێت ئەوە کاتەمان هەموو خوێندکاران پابندن پێوەی هەموو لەسەر ئەوە ڕاهێنراوە. ئەیکێکی تر لە چالاکەکان کە منەی بینم مناڵ دانیشتووە شەترەنجیان بۆ دانراوە هانە شەترەنجۆ کەسانی گەورە ناتوانن زۆر جانجامی بدەن یعنی ئێوە
ڕاهێنانی ینی بیریشیان پێ ئەەکەن چۆن بڵێ ڕاهێنان بە مشکیشیان دەکەن لەگەڵ ئەوانەدا دروستە زۆر دروستە بۆی کە مشکیان بجوڵێنین تەرکیزیان بجوڵێنین بە شێر و یاریە تەرکیزیانەمان بۆ ئامادەکردوون ڕاهێنانیان پێکەین ئەگەر لەو کاتانەیە کە نتوانین بیان بینە گۆڕەپانەکەیان دەرەوە ئەو یاریانە لە ڕاڕەوەکە ئامادەکراون کە خۆیان بێن بەریەکەوتنی ڕاستە خۆیان هەبێ لەگەڵیان مانە هەفتانە ئەنجامی دانیا خۆت وانەی تایبەتیان بۆ دانراوە کاتی تایبەتیان بۆ تەرخان کراوە لە پاڵ وانەکاندا هەندێک کاتی وانەی وەرزش یان هوەر یان وانەی شەشەم ئەو کاتانە کاریان لەگەڵدا دەکەین و قوتابیەکان ئەچن بووی هەندێک کاتی شەگەر مامۆستاکان پێیان خۆش بوو بابەتەکان تەواو بوو ئەمن ئەو یاریانیان لەگەڵدا دەکەن طبعاً خوێندکارەکانی ئەم قوتابخانەیە هەنا دۆستی ژینگەشن خۆیان خەریکن قوتابخانەکەیان پاکەنەوە لەوێنەکانی لای دەستی تۆشە هەیە هەنا کە خەریکن لە نێو تۆپی پلاستیکیە تۆپی یاریوشت خوێنی پێش ئەمەیە خەریکن گوڵ دەچێنن نەمام دەچێنن ئەمەیان مەبەسمانە کە قوتابیەکان کەسێکی سادە و خاشیان لێ دەرچێت چەنە قوتابخانەکەی مەپاک و خاوێنە بۆی چڕێکارێکمان گرتوتە بەر بەڵام بۆی کە لە سادە بن خاشی بن لە ناو کۆمەلگادا لە شەقامەکاندا لە ڕاڕەوەکاندا شتێکەوتو بوو هەڵی بگرنەوە ئەوەشیان ئەو کەلوپەلانەی کە لە کار کەوتون هەر لە قوتابخانەیە بۆ نمونە ئەو تۆپانەی ماتوانین بەکاریان بێنینەوە هەوڵمان داوە تاشێکی ژینگە دۆستیان لێ دەربچێت یعنی لە پاڵ ئەمانە چۆن تاژێکی بەخشندە دەرەچێ قوتابێکی ژینگە دۆستیش بێت لە پاڵیا بەڵێ لە هەمان کاتدا ئەمە لێرەوە فێرەکرێن چۆنیەتی چی بکەن ئەوە ئەو وێنەیە وێنەکەی کە بەدەستیوێتی ئەوە من و ئەو قوتابین کە نەمان دارزیتونێکمان ڕواندووە ئەگەر دیقەت بی دواتر نەمامەکە گەورە بووە و قوتابیەکەش گەورە بووە فێری بەرپرسیارەتی ژینگەیانەکەین فێری بەرپرسیارەتی ژینگیانەکەین ینی لیۆ ڕاهێنانیان پێ دەکەین ئەوە ناوی قوتابیەکە خۆیەتی لەسەر دیوارەکە ڕایان دەهێنین کە خزمەتی بکەن بۆ نمونەوە کارێکمان کردو بۆ قوتابیەکان کە پێیان خۆش و بیانی بێنەوە بۆ قوتابخانە چیان بەجێشت و لە قوتابخانە گوڵیان بەجێشت و دارێکیان بەجێشتووە جگەل لەوەش لە پشتی ئەم کارەوە ئێمە ڕاهێنین فێری بەرپرسیارەتیانەکەین بۆ کۆمەلگا باشە مامۆستا هەموو ماندووبوونەی ئێوەیە سێمە سێری چەند وێنەیەکمان کرد کە تۆ لەگەڵ خۆت داهێناوتە چەندین چالاکی جیاوازە ئەم ماندووبوونی ئێوە چه کاریگەریەکی لەسەر ئاستی زانستی ئاستی بەرپرسیارەتی ڕۆشنبیری ئەو خوێندکارانە کردووە زۆرم پێخۆش و پرسیارە بەڕاستی ئەوە نەتیجەکەیەتی ینی ئەو داڕواندنە نەتیجەکەیتی لەسەر ئاسی زانستیش خۆشبەختانەی سا قوتابیەکانمان لە ئامادەیەکان ئاسی زانستیان زۆر باشە و لەو کارە پەروەردەیانەی کە فێرمان کردوون ڕنگدانەوەیکی زۆر باشیە بۆ منە من باسی شتێکتان بۆ بکەم کە لەسەر ژینگە کردومانە ڕۆژێ داشی قوتابیەکە و بۆ قوتابخانەکە وتی ئەوە نیە ئەمە ژینگی قوتابخانەکەمان لە گوندایە دوانی ئۆڕوان چوون بۆ لای بەرخەلوانە وتی بسکیتێکم بۆ مناڵەکەم کردوتە ناو چانتاکەی کە هاتووە تۆ بسکیتەکەی خواردو کاغەزەکەی فڕێنەیەوە وتومە بوو تویتی لەبەرەوەی بەرخ و مەڕەکان ئەیخۆن اینجا ئەمە کاریگەریەکانی ئێساس خۆشبەختانە دەرکەوتەوە قوتابیشی کەمان بە هەمان شێوە لەسەر ئەو کاری بەخشینە وتی لە سوپەرمارکێتێک دایکی وتی داوای 250 ناری لێکردوم بۆی بکاتە سندوقی و کەسانی کە پێویستیان پێێتی و کوانی شێرپەنجە و خاوەن پێداویستی تایبەت و ئەوانە کاریگەریەکانی خۆشبەختانە زۆر دەرکەوتونێنی باڵندەکانمان بە هەمان شێوە هینی تەندروستیان ئێستا لە ڕووی زانستی و لە ڕووی پەروەردەیەوە کاریگەریکی زۆر باشیە بۆ قوتابیەکان ئامادەن لە قوتابخانەدا کە کاتێک تۆ تەندروست بووی ئامادە ئەبی کە ئامادەشبووی چی لە ڕوەدات ئاسی زانستیان بەرز دەبێتەوە باشە مامۆستا ئەوە سەبارەت بە کاریگەریەکانی بەڵام تا چەند وای کردو کە ئەم کار و چالاکیانە هەبێت هەمیشە خوێندکارەوەی هێزری خۆی دەئەنێت کە ئەڵێ من ئەمڕۆ ئەم چالاکیاکەم ئەمڕۆ قوتابخانەکەم پاکەکەم و یاخود چالێکێکی دیکە یاریکی دیکەم هەیە کە خوێندنگاکەی خۆش بێت بە تەواتی ئەو کاتێک بۆی تەرخانکراوە ڕۆژانە بەدەم خوێندنگاکە و بەدەم کار و چالێکیەکانەوە بێت. مەبەستە دوی کە خوپی خۆش بێ بۆ بەڵێ مەبەستمە خوێندنگاکەی خۆی لە خۆشەویستتر بێت بە پێچوانەی دەکرێت بڵێن هەندێک خوێندکاری دیکە بەڕاستی زۆر زۆریان لاخۆشە چکێژینگی قوتابخانەکە وایە پڕ لە چالاشی پڕ لە فێرکاری پڕ لە یاریکردن پڕ لە شانۆ پڕ لە وێنەکردن ئەمانە هەمووی کاریگەری ئەکاتە سەری ئێستا بۆ ئێمەش بۆ زۆربەی ئەو پەیامانش بە چی ڕێگایەک ئەم پەیامانە ئەگەینین بۆ نمونە لە ڕێگەی شانۆگەریەکەمان پەیامێکی ژینگەی بگەین لە ڕێگەی شانۆگەریەکە یان لە ڕێگەی وێنەکردنێکەوە پێشنگایان بۆکەینەوە لە ڕێگەی وێنەکردنەوە پەیامانە ئەگەینین خۆیان چوشێ بەشدارن لە چالایشەکانە لەبەرەوە زۆر خۆشحاڵن لە قوتابخانەیە تەنانەت ئێمە ئێستا وەکو ئەم ستۆدیۆی بەڕێسان ئێمە ستۆدیۆمان هەیە پێشکەشکارمان هەیە ئەوە لە وێنەکانە تیاتی بۆی کە مەسەرەن
ئەو قوتابیانە ڕابێنی سامیان بشکێ لەگەڵ ڕاگەاندنە مۆسیقای تایبەت بە خۆمان هەیە، ماشێتی تایبەت بە خۆمان هەیە، پێشکەشکار و وێنەگری تایبەت بە خۆمان هەیە، پامنێرمان هەیە، چالاکیەکانی خۆمان لەوێ پەخشەکەینەوە بۆ ئەگەر ڕۆژێک قوتابخانەکەمان بڵی پاکردەوە لەوێشێک باسێکە ئاڵێ ئەمڕۆ قوتابخانەکەمان پاکخاوێن کردوەوە دوای خۆیان ئەیبینەوە کارچەکانی خۆیان. زۆر چاکەهانە بام ناڵبینەوە بڕین تۆ زێمەش بخێنەوە بڵین ئەمە پێشکەشکارە بچووکەکەمان پێشکەشکارە بچووکەکەمان ماشەڵڵای لێ بێتەمەەن درێژ بێ مامۆستام لەگەڵ ئەمەدا ئێمە دەڵین وەزارەتی پەروەردە ئەنج باسی خوێندنەکەین ئەڵێن بەڕێبەراتەکانی پەروەردە ئەنج باسی خوێندنەکەین پێت چۆنە ینی بەڕای تۆ کە ئەزمموی ئەمەت کردووە خوێندکارەکان بەرەو پێشچوون ئاستی پەروەردە یان ڕۆشنبیریان ئاسی زانستیان لەگەڵ ئەو وانە ڕۆژانەی کە بەجەدۆ لێ بۆ مناڵاندا ئەندێ بیرکاریە خوێنن زانستە خوێنن ئەنگلیزی ئەم بابەتانە بابەتی پەروەردەی لەم جۆرەشە بێت چونکە مناڵەکانمان لە قۆناغێکی سەرتاوە پەروەردە بکەین پەروەردەکردن کاریگەرێکی زۆر لەسەر کۆمەڵگە دەبینێ لە پاڵ ئەو خوێن و زانستەدا کە تاکفێری دەبێت. وەڵاهی لەسەر ئاس زۆریان پێخۆشە ینی هەموو هەماهەنگن چکە بابەتەکە پەیوەندی بە پەروەردەوە هەیە لەسەر ئاسی وەزارەتیش و پارێزگاش و بە تایبەتی بەڕێوەبەری پەروەردەی دوکان بەڕێز مامۆستا مەهاباد لە پاڵ کارەکە لە پشت کارەکانی ئێمە زۆر هاندەرە زۆری پێخۆشە هەوڵ ئەداد ئەم کارانە لە قوتابخانەکانی کەش دووبارە بکرێتەوە خۆشبەختانە ئێستا کاریگەریەکەشی بە بۆنەی ئەوەی کەم کارانەمان کردو کاردانەوەیکی زۆر باشیە بۆ قوتابخانەکانی کە سەردانیەکەن لە ناو شاری سلێمانی قوتابخانەی ئەهلی قوتابخانەی حکومی لە شار باشێرەوە لە ناوچەکانی تر لە دوکان لە پیرەمەگرونەوە. بەڵێ کەواتە ئەم کار و چالاکیانی کە ئێوە ئەنجامیێتان بە تایبەتێکێک لەوێنەکان کە خوێندکارەکە بێت بە پۆلیسی هاتچۆ و ڕێنمایی ئەیە بە خوێندکاران ئەم کارە ئەمەلیان و پراکتیکیانە تا چەند کاریگەری زیاتر لەسەر خوێندکار دەبێت کە زیاتر لە بابەتەکە تێبگا لەوانەکە تێبگا نەکات هەرچەند هەبشێکی نەزەڕی و تیۆری بێت. لە ڕاستیدا ئێمە ناکری هەر پیان بڕینە هەر ئامۆژگاریان بکەیت ئێستا وەکو چیوە هەیە وەکو ئێستا من قوتابیەک دانیشێ باسی سایقی بۆ بکەم بڵم سیارە ئاوالیە خوڕێ ئەمە سوکانەکەیتی ئەمە ژێڕەکەیتی یان باسی مەلەکردنی بۆ بکەم بڵم کە تۆ چوویتە ئاوەکە ئاوا بکە بەڵام کە قوتابێکە خۆتت خۆی و کرد بە مامۆسا خۆی باشتر لە بابەتەکە تێ ئەگا وەکو ئەوە نییە تۆ بە نەزەری پێی بڵێ کە کاتێ بەکردەی و بە پراکتیشی تۆ ئەم کارە ئەکا زۆر باشتر لەوە تێ ئەگا جا خاڵێکی تر کە لەمەیە کە خۆیانەکەینەوە بە مامۆساتەیە فێری هوەری وتاردانە بن و فێری هوەری ڕۆلی سەرکردایەتی دەبینن لێس هەوڕاهێنانیان پێکەین و ئامادەکاریان ئەەکەین بۆ ئەو خاڵانە. هەر پۆلیسیات و چۆکەش نییە هەندێکیان پیادەن چەندانێکیشان شۆفێرن ینی هەموو سوورەکە بە تاواتی لەوێ پێشکەش ئەەکەین بۆی کە هەمویان ینی هەموو تاواکەری یەکترین نا مەسەر هەر پۆلیسیات و چۆبێن نەکرد هۆشیاری هاتو چۆیان پێ بڵین ئەبێ ڕێز لە پیادەش بژیرێ و ڕێز لە شۆفێرەکانیش بژیرێ. زۆر باشە مامۆستاالێکێک لەوێنەکانە نووسراوە کتێبخانەکەم هاوڕێمە. باخ با خوێندنەوەی کتێب و چیرۆکۆم بابەتانش لای مناڵەکان دەیرێت بەڵێ زۆر بەوردی کارمان کردووە لەسەر ڕۆشنبیری قوتابیەکان ئێمە کتێبخانەیەکمان هەیە لە پۆلەکانایە ئەوە کتێبخانەیەشمان هەیە گەڕۆکە ئەو گەڕۆکە تایی لەژێرایە بۆ پۆلەکان مامۆساکان ئەتوانن بیبن هەفتەی جارێک کتێب ئین بە قوتابیەکان بیبن بیخوێنەوە بێنەوە ئیتر دیێڕێک بێت نیو دیێر بێت بەشێکی بێت چەندێکیان لێ خوێندوێتەوە بۆ ئێمەی باس بکەنەوە ڕانەهێنین فێری کتێب خوێندنەوەیان دەکەین بۆی کە تاکیشی هۆشیار و ئەومان بۆ دروست ببێت. بەڵێ کاتە مامۆستا تا چەند گرنگە بۆن منە ئەم جارە چالاکیانە نەک تەنها لە خوێندنگاکەی ئێوە بەپێی سەرنج تێبینی خۆت لە بەشێکی زۆری قوتابخانە و خوێندنگاکاندا بوونیان هەبێ بە تایبەت ئەو منداڵانەی کە لە قۆناغێکی سەرەتایین دوی سەرەتایین کە تازا چنە بەرخوێندن دەکرێت بڵێن ژینگەکە تۆزێک جیاوازتراتە لە بارەتۆخەکە دارادن تا چەند گرنگە لە زۆرینەی قوتابخانەکان ئەم جۆرە شێوازانە هەبێت کە لەنێ خوێندنگاکە ئێوە بوونی هەیە. زۆر گرنگە ئێستا من دوو قوتابیمان هەیە قوتابیەکمان هەیە لە دیشی ترۆیە بۆ لامان قوتابیەکمان هەیە بۆن منە لە کەنەکەەوە دێت بۆن منە ئەمە چی وای لەمە کردووە ئەم کارانەیە وای لێ کردووە قوتابخانەکان کە لە سلێمانی و لە شار باشێر و دوکان و پیرەمەگرون و ئەوانە کێ سەردانی قوتابخانەکەی ئێمە ئەکەن چی وای لێ کردو ئەم چالاکی و فێرکاری و پەروەردەی و تەندروستی و ئەمانە وای لێ کردوون پیان خۆشم کارانە دووبارە بکەنەوە زۆر زەرورە ناکرێت ئێمە هەروانێکی وشک و ڕق و تەق هەرچەندە ئێمە بۆوانەکانیش ڕێگایکی زۆر نوێنمان گرتوتە بەر بەڵام لە پاڵ ئەبێ بڵێ چۆن ئیسفنجێک بە ئاسانی ئاو هەڵەمژێت ئێمە ئەبێ ئەم هەموو ئامادەکاریانە ئەکەین بۆ بابەتەکان بۆی کاتێک کە مامۆسا بابەتە زانستی و پەروەردەی ئەوانێکی بە
قوتابیەکانوت بە ئاسانی تێبگەن بەخۆش ینی وەکو باسم کرد چۆن بە ئسفنجەکە بە ئاسانی ئاوەڵمژی ئەوانش بە ئاسانی لە بابەتەکە تێبگەن زۆر گرنگە گرنگی پێ بدرێت و قوتابخانەکانی کەش دووبارەی بکەنەوە. زۆر باش مامۆستایمە ئەوەی بینی بێتمان خۆمان لە مناڵی هەنەجار خوشک و براکانیشمان کە جدۆلی هەفتانە وەرزشێکی تیا لەگەڵ هونەرێکە ینی هەر ئەوە نەکات بۆ چالاکی خوێندکاران تەرخان کراوە لە هەفتەکە 2 دقەی چنەیەکە 140 خولەکوە تا بەڵام ئەم هەموو چالکی ئێوە بینین چون کاتان بۆ تەرخان کردو ینی کاتی داوامی یاسایی خۆتانە خوێندکار دوای قوتابخانە دەبێنێتەوە یاخۆ چی؟ وەڵا لە کاتی داوامی ئاسایی هەیە وەکو باسم کرد فرێ منهەجەکەون وەڵاهی سەبارەت بە منهەجەکە دوو پرسیارە بووە منهەجەکان ئێمە وتم ڕێگای نوێمان بەکارهێناوە کۆمەڵێک ڕێگای زانستی نوێمان بەکارهێناوە وەکو ڕێگای ڕۆڵبینین ڕێگای قوتابەکانەکەین بە گروپ قوتابەکان دەکەینەوە بە مامۆستا بابەتەکان بە شێوازی یاریکردن پێشکەش دەکەین گرنگی زۆرمان ناوە بە وردەکاریەکانی ناو پۆل مامۆستا چی جۆرە پرسیاری لە قوتابی بکە پرسیاری کراوە پرسیاری داخراو کاتێک کە قوتابی پرسیاری لە مامۆساکە مامۆسا وەڵامی باتەوە یان نیاتەوە هەندێکات نابێ وەڵامی باتەوە بۆی کە قوتابیەکە خۆی بەشدار بێت لە دۆزینەوەی وەڵامەکاندا بابەتەکان بە چی شێوازێ بخینە ڕوو بۆی کە قوتابیەکان بە ئاسانی لێ تێ بگەن و لە بیریشیان نەچێتەوە ئەمە زۆر گرنگە مخاڵە بۆ نمونە هەڵەکردن لە قوتابخانەکەیمە هەڵەکردن بەشێکە لە پرۆسی فێربوون ینی زۆر ئاساییگەر قوتابیە هەڵی کرد زۆر ئاسایی بێ زمانی جەستەی مامۆستا زۆر گرنگە پایاق بە زمانی جەستی خۆی بدات و زمانی جەستی قوتابیەکان باش تێ بگات بەچی شێوازێک بەکاری هێنێتی بگات بۆ ئەمانە زۆر گرنگیمان بە وردەکاریانەیەوە بووی کە بابەتەکان تێ بگات بۆ چالاشەکان ڕێکمان خستووە لەگەڵ ئەمانە تۆ ناکرێت 40 دقە هەر بابەتە زانستەکانیان پێ بڵێت و قوتابی توانای وەرگرتن نیە 10 دقە چارەکێ توانای وەرگرتن نیە بەس کاتێک کە تۆ تێکەڵاوێکی چالاشی جاروی چالاشیانە چێتە ناو پۆلەکانەوە مامۆستا ئەیبات یاریشی تەرکیزی ئەبات چالاشیشان پێکە وەکو شەحنێک قوتابیەکان شەحنە بێتەوە پێیان خۆشە ئامادە بن ناکرێت وار بابەتە زانستەکان خۆ دەزانی بەداخەوە پرۆگرامەکان ئێستا زۆر قورسن و هیدی وەرزیەکەم وەرزی دووە میشانەیە لەبەرەوە بێکارێک بکەین ئامادەکاریێک بکەین بۆ ئەوەی کە قوتابیەکان باش تێ بگەن. باش مامۆستا سەبارەت بەم کار و چالێکیانە بێگومان ئاماجەکاری پێداویستی و کەلوپەلیەوەت منمێ بزانم تۆکو بەڕێوبەر لە هەمان کاتە لەگەڵ مامۆستەکان هەموو هەنگیتان هەیە کە ئەم پێداویستیانە جابی بکەن لە هەر بوارێکی دیکە بۆ منە بواری هاتوچۆ بێت بوارەکانی زانست بێت یا هەم بوارێکی دیکە بێت یا خۆت لێرە دەدەیک و باوکی خوێندکارانیش هاوکاری ئێوان بۆ منە کەلو پێداویستی ئەهێنن بۆی کە خوێندکار و منداڵەکەی خوێن باش لەوانەکە تێبگات. وەڵاهی ئەمە کارێکی دەستە جەمعیە بەڕاستی ڕاستە بیرۆکە و فکرەکان هینی خۆمە بەڵام جێبەجێکردنەکەی هەمووی مامۆستاکانە خەڵکی گوندەکەمان بە گشتی بڵێ کە سوکارەکە هەر هەمووی هاوکارن وەکو باسم کە بەڕێوبەرێتی پەروەردەی دوکان هەمویان هاوکارن ئێستا قوتابخانەکە لە ئێمە دەرچووی هەمومانە بەڕاستی هەموو هاوکارن هەموو هەماهەنگن بۆ بەرەو پێشچوونی کارەکە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ مامۆستا تا حکمەت بەڕێوەبەری قوتابخانەی یاڵان خۆس سپاس بۆ بەشداریکردنەوەریەکەمتان زۆر بێ ئینشەڵڵا ئەمە هەمووی سوودە تەبعاً بۆ خوێندکاران من لێستەوە ینی حەزم لێیە بگەڕمە قۆناغی سەرەتایی وانیێتەوە ئەوە تۆری یەکەممان بۆ خۆشەویستان بارمەتی مامۆستا تا پێشکەشمان کردن چۆنەکەرەگرین و ئەگەڕێینەوە. زۆر سپاس.